بەڕاستی پارتی کرێکارانی کوردستان پەکە ڕێکخراوێکی ئازادی خوازە، ڕێکخراوی شۆڕژگێڕە خەبا دەکات لە پێناو کوردستان. پێویستە وڵاتانی دەرەوە ڕێکخراوەکان هەوڵی جددی و هەوڵی تایبەتی بدەن بۆی پارتی کرێکارانی کوردستان لەو ڕێکخراوە قەدەغەکراوانە دەرکرێت، چونکە پارتی کرێکارانی کوردستان خەباتی چەند ساڵی هەیە و بەشداری کردووە لە شەڕی تیرۆرستانی داعش و چەندین شەهیدیاندا و ڕێکخراوێکی ئازادی خوازە و لە کۆمەڵگەی کوردیا جێگەی دیارە و ئێمەش داواکارین هەموو هێزەکان یەک بگرن و بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان لە ڕێکخراوە قەدەغەکراوەکان دەربکرێ، چونکە پارتی کرێکارانی کوردستان ڕێکخراوێکی شۆڕژگێڕ و بە ئەمەکە و غەبا دەکات لە پێناو مافی گەلی کورد بە دڵنیاییەوە پەکە ڕێکخراوێکی ئازادی خوازە و چەندین شەهیدی داوە. ئێمە بینیمان لە کەرکووک چەندین شەهیدیدا لە سنووری مۆسڵ لە سنووری کەرکووک دژ بە ڕێکخراوی تیرۆریستی داعش جەنگی کردو و پێویستە وەکو ڕێکخراوێکی ئازادی خواز ڕێزی لێ بگرێت. پێویستە هەموو کورد هەستن بچنە بەردەمی UN ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆی پشتگیری خۆیان دەرببڕن پەکە بکرێتە ڕێکخراوێکی ئازادی خواز و دیموکراتی خوازەوە. هەرچەندە ئەو مێژوویەکی گەورەی بۆ خۆی تۆمار کرد و بۆ نمونە مێژوویەکی وەکو ماندێلا چەندان یعنی کەسی کەمان هەیە ئاوان خەباتژێر بۆ و هیوادارین ڕۆژێک لە ڕۆژان بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش بە ئازادی بگەڕێتەوە ناو کوردستان. داواکارین دەوڵەتی تورک هەست بەوە بکات بەو درکە بکات کە پێویستە گفتوگۆی لە ئیمراڵی بکرێت، پێویستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێز دەمیرتاش بکرێت و هەمویان ئازاد بکرێن و لە کۆتاییە ئاشتی بۆ هەموو وڵاتان ئازادی وڵاتانی ئازادی خواست پێویستە. و ئێمە وەکو کەسوکاری ئەنفال پێمان باشە ناوی حیزبی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە لیستی تیرۆر دەرکرێت لە عالەمە، چونکە خەبات و تێکۆشان و بەرخودانی پەکەکە لە پێناوی ئاشتی و ئازادی و سەقامگیری ئاشتیایە لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان و لە چوار پارچەی کوردستان بەگشتی. ئێمە باش ێزانی ناویان لە لیستی تیرۆر دەرکرێت. دیارە دەرکردنی ناوی حیزبی پەکەکە لە لیستی تیرۆر ئاشتی و ئازادی و دیموکراسی بۆ منتیقەکە ئەگەڕێتەوە بەگشتی. بەڵێ من پێم باشە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و کەسوکاری شەیدان و ئەنفال بە تایبەتی کەمپین دروستکەن بۆ دەرهێنانی ناوی پەکەکە لە لیستی تیرۆر، چونکە خەبات و تێکۆشانی پەکەکە لە چوار پارچەی کوردستان سەلمێنەری ئەوەیە کە حیزبێکە ئەبێت ناوی لە لیستی تیرۆرە نەبێت و لەم پێناوەدا لە پێناوی ئاشتی و ئازادیە شەیدی زۆریان داوە و بەرخودانی زۆریان کردووە. و داواکارم لە خەڵکی کوردستان کەمپینی گەورە دروستکرد لە بەردەم بارگای UN هەولێر بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆر دەرکرێت. بەڵێ ئەمە بۆ دەوڵەتە زلێزەکان بە تایبەتی تورکیا تا سەر نابێت سەرکردنی سەرکردەکانی کورد و گرتنیان و ڕاپێچکردنیان لە زیندانەکان ئەمە تا سەر نابێت و ڕۆژێکە بێ گەلی کورد زۆر بە گەورەی لە باکووری کوردستان هەڵەسێتەوە و تەخت و تەراجیانە ڕوخێنێت. زوڵم تا سەر نییە و هیوادان ڕۆژە لە ڕۆژان ئەوانەی کە لە زیندانەکانی باکووری کوردستان هەمویان ئازاد بکرێن و ئازادی باڵ بکێشێ بەسەر هەر چوار پارچەی کوردستاندا. بەڵێ کۆکردنەوەی ئیمزا لە سەرانسەری دنیاە بۆ ئەم بابەتە زەرورە بۆ ئەوەی چیتر سەرکردەکانی کورد زیندانی نەکرێن، بۆی چیتر دەنگی کورد کەم نەکرێتەوە و بۆی ئازادی بەرقەرار بێت، بۆ ئەوەی چیتر کورد چارەنووسی کارەساتی وەکو ئەنفال وەکو کیمیاباران و کارسەرەتەکانی تری بەسەرانێت و فشارێکیش بخرێتە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئەوەی چیتر زەخت لە کوردانی باکوور نەکات و هێرش نەکاتە سەر گوندەکانی بگرە هەرێمی کوردستانیش. بەڵێ بە تاکید جێنۆسایدە ئێستانی دەجار فڕۆکەکانی تورکیا دێن لە هەرێمی کوردستان بۆمبارانەکان خەڵکی سیڤیل بەرەکەوێت و خەڵکی سیڤیل شەهید و بریندارە بێت. بە تاکید ئەمە جێنۆسایدە و داواکارین لە کۆمەڵگای نێودەوڵەتی سنوورێک بۆ لەشکرکێشەکانی حکوومەتی تورکیا لە چوار پارچەی کوردستان دابنێت. بە تاکید چاری ناچارە و بۆی ناچێتە سەر تاهاتایە ئەم زوڵمەی کە لە کوردی کات و لە ئاخیرا مەجبورە هەر بێتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و سەرانی سەرکردەکانی کورد لە باکووری کوردستان. پێویستە لایەنە سیاسەکانی کوردستان و ڕێکخراوەکانی کوردستان فشار دروست بکەن بۆ ئەوەی ناوی پەکەکە لە لیستی ڕێکخراوە قەدەغەکراوەکان دەربێنرێت.